لە مانگی ڕەمەزاندا چەند پرۆژەیەکی ئیعلان کردووە کەوا جێبەجێ بکات. بە بۆنەی پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان لە شاری هەولێر 400 کارتۆن خۆراکی بەسەر هەژاران و کەم دەرامەتانی ئەو شارەدا دابەش کرد. کار کارتۆنێکیان 25 کیلۆ خۆراک لە پێداویستە سەرەتاییەکانی تێدا بوو. بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین داوا لە خوا پێداوان دەکات کە یارمەتی دەر و پشتیوانی ئەو دەستگا خێرخوازیە بن بۆ ئەوەی ئەوانیش ببن بە پردێک لە نێوان خێرخوازان و کەم دەرامەتان. هیوادارم دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بێ، خێرخوازان لەگەڵ ئێمە بەردەوام بن لە هاوکاریەکانیان بۆی بتوانین چۆن ئێستا کە 8,000 خانەوەدا تەنها لە یەک پرۆژەدا بتوانین دڵخۆش بکەین بۆی بتوانین کۆمەڵێک لەو هەموو خەڵکە نەخۆش و بێباوکان و هەژاری دیکەش بتوانین لە پرۆژەکانی تر ئینشاڵڵا هاوکاریان بکەین دڵیان خۆش بکەین لە مانگی ڕەمەزان. ئێمە پردێک دەبین لە مابینی ئەو دەوڵەمەندە و ئەو هەژارانە بۆی بتوانین ئینشاڵڵا بێکیان بگەینین و خەڵکێکی فەقیر و هەژاریش لە مانگی ڕەمەزاندا دڵخۆش بکەین. بەشێک لەو کەسانەی کە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە کۆمەک کران دەڵێن بەخشین بۆتە دەستگیرۆی هەژاران و کەم دەرامەتان و دەشڵێن ئەو خێرخوازانەی پاڵپشتی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن ئومێدێکیان بۆمان هێشتوێتەوە و ئومێدەواریشین بەردەوام بن بۆ سڕینەوەی ئەسرینی هەژاران. دەستخۆشی و یەکەم زۆر بەڕاستی شەشی زۆر باش زۆر چاکان یعنی بەڕاستی گەورەی ئەنوین کە یارمەتی فەقیر و هەژارە نەدەن. خوا موفقیان کە خوا زیاتر یارمەتیان بدا لەوە ئەویش ببنە سەبەبی ئەوەی کە یارمەتی خەڵکی بدەن. تاکە بەرنامەی بەخشین دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی هەموو کەسی باشن کەسیشیاون دەستخۆشین بۆیان هەیە. چەند ساڵە ئەمە بەڕاستی لێکوانە کە وەردەگرین ئەرزاقی وەردەگرین دەستخۆشین بۆیان هەیە. سوپاس لەوی خێرخوازی سەرپەرشتی مندارە کە خوا خێری بنووسی بەحەشت بنووسی بی مراد و عاسر بی. دەستگای خێرخوازی بەخشین یەکێکە لە دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵ ئیسلامی کوردستان و 34 نووسینگەی لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان هەیە و پاڵپشت بە خێرخوازان لە ڕێگەی نووسینگەکان کۆمەکی هەژاران و کەم ئەندامان دەکات و ئەسرینی چاوی بێنەوایانیش دەسڕێت. بۆ ئەم ساڵیش دەستگای خێرخوازی بەخشین هەڵدەستێ بە دابەشکردنی 8,000 کارتۆن خۆراک و کۆمەککردنی 300 یەتیم و 200 کەم ئەندام و 100 نەخۆشی تالاسیما و شۆردنی گورسیلەی 100 نەخۆش و دروستکردنی سێخان و لە مانگی پیرۆزی ڕەمەزان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.